ألم تر أن الله أنزل من عبد الوهاب خالد موسى هریکار سروک زانکویا زاخو بکاربای قطابیان افریقا برنامه پراپیدان و گشکرنا پروگرام خواندنه و جنیجا پزشکی زانکویا هستی کنایت در برین که بوفه روژه خوشترین هست به خوشترین روژ آهنگا در چاق قطابیان بید از پیروزبایی همین قطابیات که اوید در چید گلمن و این در گلمن و خواه گشت کردستانه و پیروزبایی خواهی بد بو کسی کارت خواهید کن اوید در چین و داخل سرکفت نبوات خوازه از پیروزبایی همی طلبات کم پشتی 4 ساله تخرج بین بسرکفتی بن بو همیا ان شاء الله وظیفه کباش بو همیا دخزاش حکومت بکم کو یعنی وظیفه بو همی طلبا ببینن کسنارین تمال پشتی یعنی 16 سال خواندن یعنی چنا بتمرفرین تمال پشتی افتع به همی پرورده و خباتا وانه هر بده هر کفته یه آماده کار و دابین که نافرکان داواکارم لە پەرلەمانتارانی سولی نوێی پەرلەمانی کوردستان کە لە داهاتوودا کاری جدی بکەن بۆ خاوەن پێداویستی تایبەت و بۆ سەرجەم نابینانی هەرێمی کوردستان و گرنگی تایبەتیان پێبەن داواکارم ئەو باوێنانە لەبیر نەکەن کە لە کاتی بانگەشەکانە بەیەماندا کێشە و دوور لە بابەتێک کە ئەنانەت خۆی ویستی تابێت ئەم چالاکیانەی ئێمە ئەو بۆ لە مناسەبانەی ئێمە بەردەوام دوانانێ چەندین خانم ئەو کاتە ئەچێتە پرۆسەی حەوزەگیری و پڕۆژی ساوسا بۆ پرۆسەی سەو 11 گۆچانی سپی سەو 11 عینەکی ڕەشی جامتاریک بۆ 111 پەرلەمانتاری نوێ تا بزان لە دنیای تاریکیدا چی ئەگوزارێ پەرلەمانتارە خۆشەویستەکان ئەمڕۆ ئێمە کە لێرە کۆبووینەتەوە مەبەستی سەرەکیمان ئەوە بووە کە وەکو پەرلەمانێکی هەڵبژاراوی تازە پەیامێکتان پێبین کە لە چاوتانەوە بۆ ئێمە مەڕوانن لە عەقڵ و هۆش و بیر و هەستانەوە بۆ ئێمە بڕوانن بۆ ئەوەی چەند ساتێک پێڵووی چاوەکانتان دابخرێ و پەیامێک بە گوێتان نابێ بەوەی کە بەهۆش بیر بکەنەوە ئێمە لەبیر نەکەن و خاوەن پێداویستە بەتەکان لەبیر نەکەن و ئەو پرۆژانەی کە پەیوەندیان بە خاوەن پێداویستی تایبەتەوە هەیە بە ویجدانەوە حکم لەسەری بان حەز بەخۆشی لەو هەری کامەرانی شادمانیەوە دخوازة من أفدزجيت حكومية حزبية منظمات يعني خدانيل ما نابينام بكن خدانيل ما بكن دائم شين جيارة خو ببرا بين بشين هاقول بيجن مدرسة خو برا بين بشين نبتها يتهين يتخدان خزانة خو برا بين راستی از بینم کاری که مروفاتیه مروف شد دستیوان کسا بگیرد ابد پیتوی بجاوه 4 سال از بجم از پترید گلوانا و یک خوبخش به برانبر هر کاری که وانا هبت مپیچه بتن از بوانات کن چه وکرنا شنگا بتن چه سفرت وانا بتن چه شولکی هبتن ایکتیا و بخو بس مپیچه بتن از هری کاری آواد